دنیا تەنیا دووشتمان نەوەرە ژیان پیر و فەقیری تێدا نەبێ ئیتر زۆر بە چێژ و بەهار وای لە تۆ دنیا بۆ وات لێ کردم دنیا پیرت کردم گەنجیت بردم من وا دەمرم بە تەنیا چیت لێ کردم جوانیت بردم من وا دەمرم بە تەنیا نەمەزانیت ژینەوەیە هێندە ناخۆشی تێدایە ئەوەی چشمان نەخۆشی بوو هەر بەڕاستی ناڕەوایە خودایە ناشکوری نەبێ بۆ هاتین بۆ ئەم دنیایە بەدەست من بە نەداهاتم گەر بمزانی باوایە وای لە تۆ دنیا بۆ وات لێ کردم دنیا پیرت کردم گەنجیت بردم من وا دەمرم بە تەنیا چیت لێ کردم جوانیت بردم من وا دەمرم بە تەنیا خوا هەوارە زیندوو خوژن قەدری یەکتری ناگرن کە عەزیزێکیشانم بێ هەرەوایە بۆی نامرن خۆشەویستی دەرنەبڕن هەتا ماواو لە ژیانە کێ دەیزانی کە چۆن و کەی بەجێی دێڵێ ئەم ژیانە بەس ویژدانیان نەگۆڕاوە گۆڕاو خۆیانم کا ئێستا خوایە تۆیان بیر ناماوە گۆڕاو خۆیانم کا ئێستا خوایە تۆشیان بیر ناماوە تا دەتوانن بە جوانی سڵاو ماڵاوای لێتری بکەن زانم بۆم مردن زۆر نزیکە لێمانەوە کێزانێ ڕەنگە ڕۆژێ بەبێوی تۆ بتوێت سڵاوێکیان خوا حافیزێک ببێ بە کۆتاجار بۆیە هەمیشەوا ڕەفتار لەگەڵ ئێمە بکەیتەوە کۆتاجار هەر نەبێ خۆتان کەمێ ئاسوودەترە بن